زۆرم حەز لێ بە دوای دکتۆر فەرهاد بووم بە یەکەم کەس لە هەولێرا وەرگرم شانازیەکە بۆمە. وەڵاهی من و دایکم دایم هەموو کاتە بێک و ئایفۆنەکردن یەک ڕەنگی شەکرین ساڵی پایش هەروامان کردووە کوالیتیەکەی تا شتێکی تازەی تیا کراوە زۆر جوانە ئایکۆنەکانی گۆڕاو کامێرەکەی زۆر فەرقی هەیە لەگەڵ ئایفۆن 16 زۆر جوانتر بوو ڕەنگە پێم بڵێ هەست چۆن بکە یەکەم کەس لە شاری هەولێر ئایفۆن 17 بەدەست گەیشت. حسێکی زۆر خۆش بوو من هەموو ساڵێک ئایفۆنیت دایم ئایفۆنێکی تازم هەر کڕیوە و ئەم ساڵیشکەوە و یەکەم جار لە ئایزۆن بە نرخی فەرمی ئەپڵ فرۆشرا زۆرم حەز لێ بە دوای دکتۆر فەرهاد بووم بە یەکەم کەس لە هەولێرا وەرگرم شانازیەکە بۆمە. باشە کامان ڕەنگت کڕی چۆن بوو کوالیتیەکەیت پێ چۆنە ئەوەندەی کە دەستکاریت کردو لە دەست موبایلەکە. طبعا قژم پرتەقاڵێ وتم با ڕەنگە پرتەقاڵەکە بکڕم ساڵ لەگەڵ منایەت و کوالیتیەکەی تا شتێکی تازەی تیا کراوە زۆر جوانە ئایکۆنەکانی گۆڕاو کامێرەکەی زۆر فەرقی هەیە لەگەڵ ئایفۆن 16 زۆر جوانتر بوو ڕەنگەکەشتی شتێکی زۆر جیاوازە وەکو دێمۆکە نیە دێمۆکە لەگەڵ ڕەنگە تازەکە تۆزە فەرقی هەبوو. وابزانم لێرە دایشیشت هەر بێکۆ داواتان کردو چۆنەوە. وەڵاهی من و دایکم دایم هەموو کاتە بێک و ئایفۆنەکردن یەک ڕەنگی شەکرین ساڵی پایش هەروامان کردووە دوای منیش دایکم وەریەگرێت ئەویش وەکو دووەم کەسە بێ لە هەولێر ئینشەڵڵا زۆر خۆشحاڵین.